بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 99. ئامادەبوون بۆ تاقیکردنەوە وەڵامی گونجاو دەور بدە لە ڕاهێنانەکانی 1 هەتا 6. پرسیاری ژمارە 1. باشترین خەمڵاندن بۆ سەرجەمی 4712 لەگەڵ 2934 کامەیە؟ ئەگەرە من ئەو ژمارەی نێزیک کەمەوە بیکەمە 5000 ئەوەش بکەمە 3000 5 و 3 دەکاتە 8000 کەواتە ڕەنگە باشترین شت ئەو 8000 وەرگرم کە نێزیکە هەرچەندە ئەوەی ڕاستی بی 7000ش خەمڵاندنە چی باشە بەڵام چونکە نووسرایە باشترین 8000 باشترە لە 7000 نێزیکترە لە سەرجەمە ڕاستەکە. ئەو جەگەر کاتت هەبوو سەرجەمەکەی ببینەوە هەتا بزانی کام خەمڵاندن باشە. پرسیاری ژمارە 2. باشترین خەمڵاندن بۆ ئەنجامی لێکدانی 216 لەگەڵ 38. ئەگەر ئەو ژمارەی نێزیکەمەوە بیکەمە 200 38ش بکەمە 40 لە کاتی لێکدان 3 سفرم هەیە هەر سێکیان دەبی بنووسمەوە دوو جاران چاریش دەکا 8 کەواتە 8000 باشترین خەمڵاندن. پرسیاری 3. ئەو کاتەی کاتژمێرەکە نیشانی دەدا چەندە؟ چونکە هێشتا نەبوویتە کاتژمێر یەکی تەواو کەواتە ئەو دووە هەڵەیە چونکە ئەوە هەردووچیان لە یەک زۆرترن. لێرە کاتژمێر 12 و 7 خولەک 12 و 7 خولەک نییە زیاترە کەواتە ئەوە ڕاستە 12 و 52 خولەک کاتژمێر 12 و 52 خولەک. پرسیاری 4. 24 قوتابی ئامادە بوون لە یاریگە بۆ بینینی یاری تۆپی پێ. نرخی بلیتی چوونە ژوور 7000 دینار بوو. هاوکار ویستی بە هزر نرخی بلیتەکان ئەژمێر بکە واتە 24 کەسن هەر یەکی 7000 دەبی 24 بینم جارانی هەفتی بکەم بە هزر. کام ڕستە ڕێگەیەک پێک دەهێنێ بۆ ئەژمێرکردنی 24 جاران هەفت. لێرە پێش ئەوەی تەمەشای ئەو هەڵبژاردانە بکەم باشتر وایە بە خۆم 24 جاران هەفت ئەگەر بە خۆم بە هزر بیکەم چ لێ دەکەم 24ەکەی بە هۆی بەشینەوە دەیکەمە 4 لەگەڵ 20 یان 20 لەگەڵ 4 هیچ کێشەنی هەردووچی ڕاستە. ئەوجا جارانی هەفت یەکەم جار 4 جارانی هەفتی دەکەم دەبیتە 4 جاران هەفت لە جاری دووەم 20 جارانی هەفتی دەکەم دەبیتە 20 جاران هەفت. ئایا کامە لەوانە وەکو ئەوەی من نێزیکە وەکو بێگومان ئەوە 20 جاران هەفت 20 جاران هەفت هیچ کێشە نییە کامەی زووتر دەنووسم یان کامەی درەنگتر دەنووسم بۆ وێنە ئەمن دەمتوانی ئەوها دروستی بکەم 24 بکەمە 20 کۆ هەفت نەک 4 کۆ هەفت ئەوها 20 کۆ هەفت 20 کۆ 4 20 کۆ 4 یان 4 کۆ 20 هیچ کێشە نییە. ئەوجا ئەو کات دەیکرد 20 جاران هەفت بە بەشینەوە بە یەکتر بەستن کۆ 4 جاران هەفت ئەو های لێ دەهات وەکو ئێرە. لەبەرچ ئەوانی دی هەڵەنە تەماشایانکەین لێرە 20 جاران هەفت زۆر ڕاستە بەڵام پاشان کۆ 4 هەڵەیە چونکە 4ش هەر دەبی کۆ هەفت بی لێرە 20 جاران هەفتا و 4 ئەوە هەر هەڵەیە لێرە 20 کۆ 4 هەمووی کۆیە ئەوە هەر هەڵەیە ئەوە ڕاستە. پرسیاری ژمارە 5. 14
لێکی بدەم لەگەڵ 5682 یەکەم ڕەنووس لە لێکدان چارجاران دوو یەکسانە بە 8 کەواتە ئەوە هەر هەڵەیە چونکە یەکەم ڕەنووس لە خانە یەکان چوارە ئەوانی دی 8 کەواتە ڕەنگە یەک لەوانە ڕاستبی بەڵام ئەوە 100% هەڵەیە. ئێستا بچم لێکدانەکەی دروستکەم 5682 زۆر ئاسان نییە لێکی بدەم لەگەڵ ژمارە 4دا 2 جاران 4 8 4 جاران 8 32 دووەکە لێرە دەنووسم سێکە لێرە دەنووسم 4 جاران 6 24 کۆ 3 27 دووەکە لێرە دەنووسم 4 جاران 5 20 کۆ 2 22 لێرە یەکسەر سفرەکی دادەنێم پێش ئەوەی لەبیرم بچی ئەوەش چونکە یەکە هەر ئەو ژمارەی وەکو خۆی دەنووسمەوە 8 لێرە 2 لێرە 8 لێرە 6 لێرە 5 ئێستا کۆکردنەوە 8 و 0 8 2 2 4 7 و 8 15 2 6 8 1 9 2 5 7 79548 79548 ڕاستە. ئەوە وەڵامە ڕاستەکەی. پرسیاری 6 گۆڤند 15000 دیناری هەبوو 15000 دیناری هەیە دەچی چ دەکا 5000 دیناری دا بە چوونە ژوورەوەی پێشانگەیەک دەچیتە پیشانگە و 4000 دیناریش خەرج دەکا دای بە خواردن چەند پارەی ڕۆیشت 9000 ڕۆیشت لەو پازدەیەی باشە ئەگەر 15 لێ بڕوە چەند پارەی دەمێنێتەوە 9000 ڕۆیشت ئەگەر 10000 بڕۆیشت بە 5 دەماوە 9000 ڕۆیشتێکەوەتە 6000 مایتەوە. ئێستا کامە لەو ڕێیانە ڕاستە ئەو ڕێە ڕاستە 15 لێ بڕوە لەبەر چ ئێرە هەڵەیە لێرە ئەو 15 5 لێ بڕوە دەکات 10 پاشاندەی کۆبکەمەوە لەگەڵ 4 یەکسانە بە 4 نەمایتەوە چونکە نووسرایە کام ڕێگە باشە بۆ ئەژمێرکردنی ئەو پارەی کە مایتەوە لای گۆڤند کەواتە ئەگەر هەر نەتزانی ئەژمێر بکە بزانە لێرە کردێت 4 ئەوە ڕاست ئەوە هەڵەیە لێرەش 5 4 لێ بڕوە 1 15 کەم 1 یەکسانە بە 4 ئەوەش هەر کردی 4 ئەوەش هەر هەڵەیە ئەدی لێرە لەبەر چ هەڵەیە 15 کۆ 5 یەکسانە بە 25 لێ بڕوە یەکسانە بە 15 ئەوەش هەر هەڵەیە چونکە 15 دیناری 15000 نامێنێتەوە لەبەر هەندێک ئەوە ڕاستە. ئەوەی دەیزانی بینووسە پرسیاری 7 ئەمن شیکار ناکەم پرسیاری 8 شیکار دەکەم سۆران 12000 دینار کرێ وەردەگرێ بۆ هەر کاژێرەك کارکردن یەک کاژێر ئیش دەکا 12000 دیناری وەردەگری لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی شەممە و لە ڕۆژی دوو شەممە 8 کاژێر ئیشی کرد کاری کرد نووسرایە کاردەی هەڵەیە کاری کرد کاتە دوو ڕۆژ هەر ڕۆژەی 8 واتە 16 کاژێر پاشان لە ڕۆژەکانی یەکشەمە و سێشەمە و شەممە ئەوە 5 شەممە ببورن چەند هەر ڕۆژەی 7 کاژێر کاری کرد سێ ڕۆژ هەر ڕۆژەی 7 واتە 3 جاران 7 21 ئایا چەند هەزار دیناری وەرگرتووە شرۆڤە بکە زۆر ئاسانە دوو ڕۆژ 8000 کۆیان دەکەمەوە 8 و 8 یەکسانە بە 16000 سێ ڕۆژیش 7 کۆیان دەکەمەوە یەکسانە بە 21000 ئێستا 21000 و 16000 کۆ بکەمەوە بزانم هەموو
کاژێرەکان کردیە چەند 1.6 یەکسانە بە 7 1.2 یەکسانە بە 37 کاژێر ئیشی کردیا لەو هەفتەی ڕابردوو. هەر کاژێرەی چەند وەردەگری لە یەک کاژێر 12,000 کەواتە ئێستا 37 لێک بدەم لەگەڵ 12 37 جاران 12 لێکدانە. هەمیشە لە لێکدان لە لای چەپی هەردوو ژمارەکان خانە یەکان لێک دەدەم. 2 جاران 7 چاردە چارەکە لێرە دەنووسم یەکەکەی لێرە دادەنێم 2 جاران 3 6 کۆی دەکەم لەگەڵ ئەو یەکە یەکسان دەبی بە 7. ئێستا تەواو بووم یەکسەر سفرەکی لێرە دادەنێم چونکە هاتمە لای خانەی دەیان 1 جاران 7 یەکسانە بە 7 1 جاران 3 یەکسانە بە 3 کۆیان دەکەمەوە 74 لەگەر 307 4 و 0 هەر 4 7 و 7 4دا لێرەش 1 و 3 4 444,000 دیناری وەرگرتیا لە هەفتەی ڕابردوو. 444,000 هەزارەکەیان ئەوها دەنووسم یان بە وشە دەتوانم بە وشە بنووسم ئەوها 1000 دینار ئەوها دەتوانم بنووسم یان 3 سفری لە تەنشت دادەنێ. لێرە ئەوە لاپەڕەنەوە دوونە تەواو بوو دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.